مەطبەخێک و ژوورێکی خەوتنیان لە یەکداوە و ناویان لێناوە قوتابخانە. ئەو قوتابخانەی کوێیە؟ قوتابخانەی گەڕەشی خەلیفاوایە لە سلێمانی کەمڕۆ دایک و باوکی ئەو قوتابیانەی لەوێ دەخوێنن لە بەردەم قوتابخانەکە گرت بوونەوە و داوا دەکەن قوتابیەکانیان لەوێ دەربهێنرێن و بنێردرێن بۆ ئەو قوتابخانە نوێی کە خێرخوازێک لەسەر ئەرشی خۆی دروستی کردووە. ئەوان وەک باسی دەکەن ینی 400 قوتابی لەو قوتابخانەیەدا دەخوێنن کە لە ئەساسدا ماڵە و کراوە بە قوتابخانە. دایک و باوکی ئەو قوتابیانە قسەیان بۆ پامنێری 1964 کردووە، باس لەوە دەکەن کە لەو قوتابخانەیەدا تەنیا یەک دەستشۆر و یەک تەوالێت هەیە، 4 خوێندکار و 3 خوێندکار لەسەر یەک تەختەدا دەنیشن و مەجالی وایانی هەر فێری نووسینیش بکرێن. ئەوە جگە لەوەی کە لە زستاندا قوڕی لیتە و ئەوانە دای دەپۆشێت و لەناو ئەو قوتابخانەدا کە لە ئەساسدا ماڵە هیچ گۆڕەپانێک نییە و قوتابیەکان لە دەرەوە مەشقی خۆیان دەکەن. بۆ وەرگرتنی وەڵامێک بۆ دایک و باوکی ئەو قوتابیانەی کەمڕۆ لە بەردەم قوتابخانەی خەلیفاوا گرت بوونەوە، پەیامنێرە دەستگەرمەکەی 1964 دیلان محەممەد سەردانی نەخۆشخانەی ئەنوەر شێخەی کرد. لەوێ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی نەشتەرگەریەکی بۆ کراوە و لە وەڵامی ئەو پرسیارەدا کە ئایا گرفتی قوتابیانی خەلیفاوا چی بەسەر دێت، بەم شێوەیە وەڵامی 1964 دایەوە. ئەم بەیانیە دایکان و باوکانی قوتابیانی قوتابخانی خەلیفاوە گربوونەوە داوای ئەوەکەن کە قوتابخانەی نوێکەیان بۆ بکرێتەوە. بۆچی ئەم قوتابخانەی نەکراوەتەوە کەی بەنیازم بۆیان بکەنەوە؟ قوتابخانەی خەلیفاوەیەکە لە قوتابخانە زۆر مدێرنەکان کە برای بەڕێزمان کاک ئازاد تۆفیق خەورامی بنیادی ناوە بە کامل ئەساسەوە. پێش 2 هەفتە من سەردانم کردن، وای پێڕاگەیاندین کە قوتابخانەکە ئامادەیە بۆ ئەوەی کە ئیستیلامی بکەین. ئێمە بۆ خۆمان وامان بە باشزانی کە چەند کەمە کوڕێکی بیداییمان هەیە لە دانانی بەلوع و مەخسەل و سەوزایی و دەرگای دەرەوەوانە، ئەوشمان بۆ جێبەجێ بکە و پاکردنەوەیکی کاملیشمان بۆ بکە بۆ ئەوەی کە قوتابیان و خوێندکاران بە سەلامەتی بچنە ئەوێ و تووشی ڕووداوێک نەبن لەبەرەوەی هەندێک شوێنش پێویستی بە محاجرە بوو بۆ پلیکانەکانی بینی قاتی 1 و 2. لەبەرەوە من بۆ خۆمە وام بە باشزانی بە تەواوەتیەوە تەواو بکرێت. دوجار بچنایی وە کەش ئێستا نە زۆر ساردە نە زۆر گەرمە، ئاسایی ئەگەر 2-3 ڕۆژی ئایندەش قوتابی خوێندکار بچێتنایەوە و بەیانی کردنەوەی مەکتەبەکەشمان دەرکردووە. من ناویشمان ناوە قوتابخانەی ئازاد تۆفیق خەورامی و سوپاسێکین بۆ ئەو دیاریە جوانێک کە پێشکەشی شاری سلێمانی کرد لەسەر ئەرکی خۆیان.